گەیمەرێکی زۆر لە تەواوی جیهان یاریەکانی پەبجی و فۆرتنایت دەکەن. گەیمەرێکی زۆر یاریە ئۆنلاینەکان بە بەردەوامی دەکەن. لەگەڵەوەش سەرجەم کۆمپانیەکان بەردەوام هەوڵ دەدەن یاریەکانیان بکەنە ئۆنلاین و لایڤ سێرڤس تا هاوشێوەی فۆرتنایت و پەبجی بەردەوام گەیمەران پارەی تێدا سەرف بکەن. یاریەکە سێرڤەرێکی زیندوو بێ لە جیاتیەوەی بەجارێک $6 بە یاریەک بدەن مانگانە بە $10 و $25 پارەی لێ خەرج بکەن. بەڵام هەموو یاریەک بەو شێوەیە سەرکەوتوو نابێت چونکە یاریە سینگل پلێرەکان لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا زۆرترین داهاتیان هەیە. چەند ساڵێک بەر لە ئێستا بە تایبەتی لە 2015ەوە کۆمپانیەکانی گەیم وەکو EA و Activision ڕێنگەیان کەوا یاریە سینگل پلێرەکان وەتا ئەو یاریانەی تەنیا مۆدی چیرۆکیان هەیە لە مردنی یەکجارە چین و گەیمەران ئەو یاریانە ناکڕن و یاریان پێناکەن. نمونە کۆمپانیای EA ساڵانە بەسەدان $1,000,000 لە یاری فیفا کۆ دەکاتەوە. لە ڕێگەی ئەڵتیمەیت تیم گەیمەران بە سەرفکردنی پارە لە یانەسیوی یاریەکە هەوڵدەدەن یاریزانی بەتوانە بەدەست بێنن. ئەو یانەسی بەش بێگومان قوماری ئەلکترۆنیە ئێستا لە چەندین وڵات قەدەغە کراوە بەڵام پارەیەکی زۆر بۆ EA کۆ دەکاتەوە. هاوشێوەی EA کۆمپانیای Activision بە یاریەکانی Call of Duty دانانی سیستەمی یانەسیب کە بە لوت بۆکسز دەناسرێت چەندین سندوقی نهێنی لە نێو بازاڕی یاریەکە دادەنێن. گەیمەران بە $10 و $20 ئەو سندوقانە دەکەنەوە تا چەک و تەقەمەنی بەهێز و نامۆیان بۆ دەربچێت لە ناو یاریزانەکانی دیکە بەرچاو بن. ئەمەش هەر قومارێکی ئۆنلاینە بەڵام پارەیەکی زۆر بۆ Activision کۆ دەکاتەوە. EA و Activision نمونەی دوو کۆمپانیای هەرە چاوچنۆکن لە بواری گەیم بەردەوام هەوڵ دەدەن گیرفانی گەیمەران بەتاڵ بکەن. دایانەوەی وەکو پەبجی و فۆرتنایت پارەیەکی زۆر لە ڕێگەی گەیمەرانیان کۆکەنەوە. کێشە گەورەکە ژەوەیە کە نابنە پەبجی و فۆرتنایت چونکە یاریەکانی EA و Activision بە $6 اینجا هێشتا داوای پارەی زیاتر دەکەن. بەڵام پەبجی و فۆرتنایت بە خۆڕایین بۆیەش گەر داوای پارە بکەن بۆکردنەوەی باتڵ پاس یان پۆشاک و لوت بۆکسس و یان نسیبەکان گەیمەران بەلایەنەوە ئاساییترە. EA و Activision لە 2017ەوە گەورەترین زیانیان لە خۆیاندا چونکە لە کۆتایی 2010دا EA زیاتر لە 800 کارمەندی خۆی بەڕێ کرد لە کارەکانی دوورخستنەوە بەهۆیەوەی یاری ئانثەم نەیتوانی سەرکەوتوو بێت چونکە یاریەکە ئۆنلاین بوو و بەردەوام پێویستی بە ئینتەرنێت هەبوو کێشەی تەکنیکی زۆر بوو. Activision نزیکەی 1500 کارمەندی خۆی لە کارەکانی دوورخستنەوە بەهۆیەوەی یاری Black Ops 4 نەیتوانی ئەو داهاتە کۆکاتەوە کەوا بەڕێوەبەرانی Activision دەیانویست. گەورەترین هۆکاریش بەوە دەگەڕێتەوە یاریەکە مۆدی چیرۆکی بۆ دانانرا لە جیاتی دروستکردنی چیرۆک بۆ یاریەکە مۆدێکی باتڵ ڕۆیاڵی هاوشێوی پەبجیان بۆ دروست کرد. لە 2019 Activision یاری مۆدرن وارفەری بڵاو کردەوە بەهۆیەوەی یاریەکە چیرۆکی هەیە و بەبێ ئینتەرنێتیش دەتوانێت یاری بکرێ یاریەکە فرۆشێکی زۆری هەبووە. Activision لە دوای بڵاوکردنەوەی مۆدرن وارفەر ڕایگەیان زۆر دڵخۆشن بە ڕێژەی فرۆشی یاریەکە و کاردانەوەی گەیمەران بەرامبەر یاریەکە. EA بەخۆی داچووەوە لە دوای 2 ساڵی زەحمەت لە کۆتاییدا یاریەکی Star Wars بڵاو دەکاتەوە کە تەنیا مۆدی چیرۆکی هەیە هیچ بابەتێکی ئۆنلاینی نییە داوای پارەی زیاتر ناکە پێش بینیش دەکرێت فرۆشێکی زۆری هەبێ گەرچیش لەلایەن EA دروست دەکرێت. لە 2017ەوە یاریە چیرۆکیەکان دووبارە هاتنەوە ڕیزی پڕفرۆشتنی یاریەکان. کۆمپانیەکانی EA و Activision بە نمونە لەو وانەیە فێر بوون کەوا گەیمەران یاری چیرۆکیان دەوێت نانەوێ هەموو یاریەک وەکو پەبجی و فۆرتنایت ئۆنلاین بێ. لە 2010دا God of War بڵاوکرایەوە 10 ملیۆن کۆپی لێفرۆشرا کە دەکاتە نزیکەی $600 ملیۆن چونکە یاریەکە چیرۆکە و ئۆنلاینی نییە. هەر لە 2010دا یاری Red Dead Redemption 2 بڵاوکرایەوە لە 3 ڕۆژدا زیاتر لە $780 ملیۆن کۆ کردەوە بۆ پەرداهاترین بەرهەمی تەرفیهی لە 3 ڕۆژی بڵاوبوونەوەی لە مێژوودا چونکە لە سەرەتا وەکو یاریەکی چیرۆکی بڵاوکرایەوە. دوای مانگێک مۆدی ئۆنلاینێکی بۆ بڵاوکرایەوە کە Red Dead Online یاریەکی سەربەخۆنیە بەڵکو زیادەیەکە گەیمەر گەر حەزی لێ بکە دەتوانێت بیکە گەر ناچیرۆکەکەی زۆر بە ئاسوودەی دەتوانێت تەواو بکە. God of War و Red Dead 2 یاری چیرۆچین فۆرتنایت و پەبجی نین بۆیەش پارەیەکی زۆریان کۆ کردەوە چونکە گەیمەرێکی زۆر ئەو یاریە چیرۆکیانەیان دەوێت. Capcom لە 2019 ڕاگەیان Resident Evil 2 ریمێک داهاتێکی زۆری کۆ کردەوە و بەردەوام دەبن لە دروستکردنی ئەو یاریە چیرۆکیانە. یاریەکانی وەکو Plague Tale Innocence The Outer Worlds سەرکەوتێکی گەورەیان بەدەستهێنا کەوا یاری چیرۆچین تەنانەت لە 2019 هیچ یاریەکی ئۆنلاین بەقەت ئەو یاریە چیرۆکیانە پارەیان کۆ نەکردوێتەوە. ئەوە ژەمانەیە دەدا گەیمەران یاریە چیرۆکیەکانیان دەوێت نەوەکو یاریە ئۆنلاینەکان بۆیە Activision و EA ئێستا بەخۆیان داچوونەوە. EA ڕاگەیان زۆرینەی پرۆژەکانیان لە 2020 دەوەستێن هەوڵ دەدەن یاری کوالیتی بەرزتر دروست بکەن. ئەوە شتێکی زۆر باشە. تەنانەت EA ڕاگەیان Battlefield داهاتوو کە Battlefield 6 دەبێت تا 2021
1 بڵاو ناکرێتەوە بۆ یەکەم جارە 3 ساڵ بەسەر یاریەکی نوێی باتڵفیلد تێپەڕ دەبێت. هۆکاری ئەوەژەوەیە ئەیوانەکەی زانی کەوا گەیمەران یاریە چیرۆکەکانیان دەوێت دواتر یاریەکە بە ئۆنلاینی تێدا بێ پەلە نەکرێت لە بڵاوکردنەوەی یاریشی تێکشکا و دواتر بە ئەپدەیت چارەسەری بکە. God of War Red Dead 2 Death Stranding زۆرینە یاریە چیرۆکەکان لە ماوەی 3 ساڵی ڕابردوو ئەو ڕاستیە دەخەنە ڕوو هەموو گەیمەرێک یاریەکانی PUBG و فۆرتنایتیان ناوێت چونکە ئەو دوو یاریە چیرۆکیان نییە تەنیا بەسەربردننی کاتێکی بەتاڵە ڕۆحیان نیە و هوەری تێدا نیە. بەڵام یاریە چیرۆکەکان لێرە دەمێنەوە چونکە هوەرن ناسنە هیچ شوێنێک. تەنانەت ساڵی داهاتووش لە 2020 یاریەکانی The Last of Us Part 2 سایبەرپانک و زۆرینەی یاریە چیرۆکەکان هەوادارێکی زۆر چاوەڕوانیان دەکەن. ئەمانەش یاری چیرۆکین و یاری ئۆنلاین نین.